لا سێمین یاریەکانی خولیانە پاڵەوانەکانی کەندا و لە قۆناغی کۆمەڵەکان و لە کۆمەڵی یەکەم دهۆکی تاکانوێنەری عراق لەسەر یاریگای خۆی میوانداری نەسڕی ئیماڕاتی کرد. لا سەرەتاوە دهۆک ئامانجی ئەوە بوو زوو بە گۆڵ بگات لا خولەکی 25 یانی گزاکیری کۆدیڤواری بربەستی یەکسانی شکاند و هەڵۆکانی چیاکانی بە گۆڵ یەکەم پێشخست. یارزانانی دهۆک لە نیوە یەکەم دەرفەتی زیاتریانە پێش بوو ئەنجامەکە گەورەتر بکەن سەرکەوتوو نەبوون لێی. لا دەستپێکی نیوەی دووەم هەرزوو لە خولەکی 49 ناوبژوان لێدانێکی سزای بۆ نەسڕی ئیماڕاتی لێدا و عەلی مەبخوت ئەنجامەکەی پێ یەکسان کردەوە. لا خولەکی 76 گلاوبەر لیمای بەرازیلی بە لێدانی سەرگۆڵی دووەم و پێشکەوتنیشی بۆ نەسڕ تۆمار کرد. لا خولەکی 89 ڕۆبن ئەگوای غانایی توانی ئەنجامەکە بۆ دهۆک بە تۆمارکردنی گۆڵی دووەم یەکسان بکاتەوە. یاریەکەش تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و بە یەکسانی کۆتایی هات. بەم شێوەیە نەسڕ بۆ خاوەنی 7 خاڵ و لا پێشەنجی کۆمەڵەکەی مایەوە. دهۆکیش 5 خاڵی هەیە و لە خانەی دووەمە. ئەمجارە دهۆک دەبێتە میوانی نەسڕی ئیماڕاتی و ڕۆژی سێشەممەی داهاتوو ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.